بەینتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنەکەن ڕۆژێکی باشتان هەبێ بەیانێکی باش دەست پێ بکەن باین تۆش باش هەکار هەکارم بەیانی ئاسمانە بینی زۆر جوان بوو نا تازە سەیری مەکە کە زوو هاتی و کات سەیر نەکرد هەرزانیم هەورە و تەواو نا لە تابلوەیەکە چوو کە هەچی ڕەنگەتیا بوو چاو هونەریە سەیرم نەکە ڕاستی کە بەیانی هەڵسام خەوێکی زۆرمدا تا خۆم شتو هاتمە ڕێگە هەر دەمیش بگەمە دەوام خەینە هەر باشە بەڵام ویستمەوە بڵێم کە ئەمە حکمەتی زوو هەستان لە خەوە کاتێکە ئەو دیمەنە جوانانە بینی ئەو کەشە پاکە چالاکتر بین زووتر هەڵستی دیمەنی جوانە بینی هەوای پاکتر هەڵم ژیوەنیە جارێ سری ئاسمانی هەولێرە بکردە ئەوەندە جوان بوو ماشەڵانی تێر نابووی لە دیمەنەکانی من چەند وێنەیەکیشم کرد لە سبەیەوە بە چاوی هونەری تەماشا دەکەم یعنی چون ئەمڕۆ بە چاوێکی پیاوە تەماشا خەوە تەماشام کرد چای هونەری نایە چونکە خۆی هونەریە بەس چاو بکەرەوە سەیریکەی بینی زۆر باشە سڵاوتان لەبێ ئازیزان خۆشحاڵین هاژە زوو دەستی بە گفتوگۆکان کرد دەرفەتیەوە نەبوو سڵاو بکەین بەڵام گفتوگۆکە ئینێرژێکی باش بوو بۆ سەرەتای بەرنامەکە ئەمڕۆ لە بەیانی 24 دەوەستین لەسەر بابەتە هونەریەکان تەوەری و ڕگەی هونەریمان هەیە بەڵام بەر لەوەی بڕۆین بۆەوەی بزانین چیترمان هەیە ناونیشانەکان دەبینین چەند ناونیشانێکمان هەڵبژاردووە هەندێک زانیاریمان پێ دەدات. هاوڵاتێکی دەفەری مێرگەسۆر لە ماڵەکەی خۆیدا ئەنتیکە خانەیەکی دروست کردووە. لە ساڵڕۆژی کۆچی دوای هونەرمەند گوشاد کەمال چەند چالاکێکی هونەری لە کۆیە بەڕێوەچوو. کەرنەڤاڵی ساڵانەی ڕەشوسپیەکان لە کۆلۆمبیا بەڕێوە دەچێت. ئەم بابەتە هەمانە هاژامە زۆر پەیوەندی بە خولیا و زەوقی مرۆڤەکانەوە هەیە ینی ئەوانەی حەز دەکەن یان ئارەزوو دەکەن بابەتی کەلەپور و کۆن و مێژوویان لە ماڵەکەی خۆیانە بە هەتا دیزایانی ماڵەکەشیان بەو شێوەیە دەنەخشێنن هەندێکیشیان هەتا دەگاتە ئەوەی مۆزەخانە و ئەنتیکەخانە لە ماڵی خۆیان بکەنەوە. هەکار پێم وابێت توش بینێکی باشم لەگەڵ ئەمە هەیە دەزانم بۆ شوا دەڵێ باسی ئەو هاوڵاتیە بکەین دانیشتووی مێرگەسۆرە ناوی ئەسعەد ئەحمەدە ژمارەیەکی زۆری کەلوپەلی کۆن و مێژووی کۆکردوتەوە لە ژێرزەمینی ماڵەکەی خۆی لە شێوەی ئەنتیکەخانە نمایشی کردوون و لە نێو کەلوپەلەکانیە کەرەستەی گران بەهاشی تایە مامەزعە دەڵێ کە زۆر جار پێویستم بە پارە بووە دڵم نەهاتووە کەرەستەکانم بفرۆشم. ناوم ئەسعەد ئەحمەد موسایە ماڵم لە مێرگەسۆرەیە ئەو تشتانش ئەوەی دەبینە هەرچی هات تەماشای شایە کرد دەرێ وەڵام منیش فڵان تشتم هەیە هەدیە زۆربەی هەمی هەدیەیە لۆم هاتی 4000 ساڵ پێشی ئێستا جۆنیە دەرمانیە دەرمانیانەکەی کۆتایی و حاصل نەخۆشەکان والحاصل یاوی پێویست بیتن ئەوان کردی بادیەکە کۆناوی ئەوی دەرمانەکەی تێدەکوتن ئەو زۆر کۆنە ئەوە هەناردە خارج فەحسیان کرد گوتیان تەمەنی گوتیان تقریبا 4000 ساڵە جۆنیە دەرمانیان تێک چاکردیە دیسا ئەو نیر و ئامورانە بابم جۆتی پێکردیە لە وەختی خۆی تقریبا لە ساڵی 75 شاردمەوە لە جیام شاردەوە هاتو چارێک چۆم ئینامەوە مەسەلەن دەبین ئەوی سەرێ نیر پێ دەڵێن ئەوی سەرێ ئەوە تایبەتی خۆی هەبوو چای دەکرد خزمم هەر خزمی مەش بوون لە لای بەرامبەر شانە دەرگوندەک لێ بوو کۆڵەکای گوتی وەختی خۆ لەوێ چایکردن ئەوە وەکو هەدیەک لۆ بابمی چا کرد ئەوی سەری ئەوی درێژەکەش بە هەنجارەکەیوە ئەوش لە فەقیانێ دارچنار هەبوون لەوێ ئەمن بە خۆ دەگە چۆم چۆنی ناین اینجا بابم چای کرد هەنجارەکەش هەر بە خۆی چا کرد و لەوێ تەمەنم تقریبان 11 ساڵ بووە دەورە شم پێ کرد بەس ئیشەکەەوە نەبوو کۆ بەبێ ئیش پێ بکەم بەخۆم
بابم پێ کرد زار زارانش من ئیشم لەسەر کرد شیرە وەختی خۆی شەڕیا و شەڕ پێکرایە و وەڵحاصل مایە هەتا ئێستا فانوس هەیە زۆر کۆنە هەیەش خەرچی بۆ منی نایە درست ئەوە نابیتن لۆ من درست دەرناچیدا خۆ بزانم ساڵێکە بە زۆر کۆن ئەوان هەندێکیان ئەو گۆزەی کچکەم لە دایە لاینە سێ چار گۆزەک بوون بەس ئەوان هێشتە بوو ئەوی دیان شکاندە بوون ئەوەی دیکەشم لە داڵەینا لە ئەوە بزانم کو ببێ گوندێکی زۆر کۆنە تشتی زۆر گۆزەی لێبوون دەبێت معمەلی گۆزای لێوە دەرکەت ئەوان هێشت بوو ئەوانە دیکەشان ئەمە هەمووی شکاندم خەڵک تێ تەماشایکردن دەبینێ ئێک هات تەماشای کرد دەرێ وەڵام منیش فڵان تشتم هەیە دەینیت پێچیتە ناو دای کۆنەی گەورەیە لە شێروانیانی نابوو تقریبا 7 ساڵ پێشی هێنوکە چاکرایە این ساحبەک قسەی لۆ من کرد گوتیەوەی باب وەڵاهی مافوریان پێکردن مەسەن ئەوانان پێکردن ئەو ئیشانان پێکردن دوور و جۆرک و تشتیوان پێ چایکردن وەڵاهی خۆی هەر زمانی خۆی قەومێمە شێرچێکردن و هەرچیان چێکردن قەومی هەرچی سوور چیاوانە هەمیان چێکردن چونکە زارە دەسەڵات تشتەر هەندە هەبوو تشتیاو نەبوو ئەو دەستارە لە گوێرەی قسەکردنی خەرچی لە وەختی خۆش لە شانە دەرم پەیدا کرد لە عەردی هاتە دەرێ لۆان ئینا من دەقیق نزانم چەندە بەس جێی لێ هاتیە دەرێ دەرێن وەختی خۆ ئێرە گوند بوویە احتمالە پێشی ئیسلامێ بوویبی گەلەکش داوان کردی هەندێک تشت بفرۆشم یان هەندەکان داوا کردیە بێن بکڕن ومە ئەم تشتی هەدیە هەمووی نافرۆشم زۆرشم پێویستی پێ بوو نەمفرۆت ئەم بابەتەشمان هەر بابەتی میوزیک و گۆرانی و هوەریە باسی تیپی مۆسیقای باوەجی کۆیەکەین کە بە چەند چالاکیەکی هوەری ساڵڕۆژی کۆچی دوای هونەرمەند گوشاد کەمالی لە کۆیە کردەوە گوشاد کەمالێکێکە لەو گۆرانی بێژە دەنگخۆشانەی کە سەرەتای ساڵی هەفتاکان بە گۆرانی هەلاوە گوڵە بیستوتە هەکار ناوەڵا من بیستم جارێکیان نەشەوتەوە گۆرانیە زۆری گوڵێ یەک کۆپڵان بۆ دەڵێ بزانام کامێ تۆ بیڵە لە بڕێ تۆ گەم لێ بووە باشە کەسوان ناڵێن هەر بەم گۆرانیە هاتە ناو دنیای گۆرانی و مۆسیقای کوردی ئەو کات دەنگدانەوەیەکی زۆری هەبوو جا هونەرمەند گوشاد کەمال ساڵێک لەمەوبەر بە نەخۆشی کۆچی دوای کرد سەفین عەبدوڕەزاق کە ئەمیش هونەرمەندە لە ساڵیادەکە بە کوردستان 24 گوت دەنگی گوشاد کەمال وەکو خشلێک وابوو مامۆستاکانی ئەو کات لە ناو خۆڵ و خاشاک دۆزیانەوە کاکگوشاد یەکێک بوو لەو ئەندامە کۆنانەی تیپی مۆسیقای باوازی کە لە ساڵی هەفتاکان بە گۆرانی هەلاوە گوڵە گەشتێک مامۆستا زاهیر بۆی کردبوو لە تەلەڤیزیۆنی کە بەغدا تۆمارکرا کە ناوبانگەکی چاچی داوە لە هەموو کوردستان و هەموو خەڵک ئاشنای گۆرانیەکەی بوو ئەو ساڵیادا یەک هاتبوو لە یەک گۆرانی کاکگوشادی گەشتەکەی هەلاوە گوڵەیە ئەمە وەکو تیپی مۆسیقای باوازی نوێوان کردەوە و بە کۆرس پێشکەشمان کرد لەسەر
کاک گوشاد ئەوە وەکو پندێکە لە پێشینا وتراوە کەم بژی و کەڵ بژی ئەو بە یەک گۆرانی توانی کە ببێتە سەرمایە و مێژووەک لە بۆ گۆرانی ڕەسەنی کوردی ئەو جۆرە دەنگانە هەتا هەتایە بە نەمری دەمێننەوە ئەو شتەش خوداییە یەکەم شت خوداییە کە خوددا بەهرەیەکە دەداتێ بەڵام دوایوی دەگەڕێتەوە بۆ ئەو مامۆستا بەرز و بەڕێزانەی کە لە وەکو بڵێ ئەو زێڕەیان لە ناو خاک و خۆڵ دیتیتەوە هێناویانە دروستیان کردووە و بە هونەرێکی جوانەوە کە پەروەردەیان کردووە و دەنگە ڕەسەنەکەیان لێ بەرهەمهێناوە. قەت بابایەت و کوڕایەت لەگەڵ من نەکردیان هەر برادرمان بووە هەتا ئەو دقی یعنی کۆچی دوایش کرد دەستنا و دەستم بۆ ئێستا ڕسمەکانم هەمومایە یعنی ئەمن چوومە دەرێ خوندم باشە ئەگەر شێوێ جارێک تەلەفۆن بوو نەکردبایە یعنی نەمدەتوانی لێون دەربەردەوا بم بەڕاستی هەموو پێنجشەمە و جومعان بە تۆڵزی ئەمەدینا و ئێرکان لە دەرێەوە یعنی هەموو پێنجشەمە و جومعان ئەم لە کوردستان بوومە چووکە نەیدەتوانی بێ بم بەڕاستی لە ڕووی مارەشەوە ئەوە ینی جەوە شوای دروست کرده بوو ئێستا هیچمان حەزمان لە ماڵنەوە نیە یعنی ئەوەندەی کە لە دویەوە زیاتر لە دەرەوەین لە ماڵەوە نینە بێوی ناتوانین یعنی لە مارەکەی خۆمان بە تەواویدا بنیشین بەڕاستی. ئەمە بابەتێکی دیکەی هونەریە هونەرمەند هەیە هونەرمەندێکی ڕۆژهەڵاتی کوردستانە میوانمان دەبێت کە ناوی ڕەسوول حوسێن پورە بەڵام دواتر میوانی ئێمەیە بەر لەوەی لەگەڵ ئەم هونەرمەندە کە ببێتە میوانی ئێمە و قسە لەسەر کارە هونەریەکانی بکەین بڕگە ئەدەبیەکانمان ئەو بڕگەی کە ڕۆژانە هەمان بوو بڕگەی لەگەڵ ئەحمەدی خانی کە جاندۆست پێشکەشی دەکرد ئەمڕۆ پێم وایە کۆتە ئەڵقەیدا دەبەستێت وایە کۆتا بڕگەی ئەم بڕگە نایبوو جوانەی بەیانی 24 کە لەلایەن نووسەر و لێکۆڵەری ئەدەبی جاندۆست پێشکەشەکرێ هیوادارین کە سوودێکی باشتان لێبینی بێ لە تەواوی ئەو خامە جوانەی کە لەناو ئەو هەک بە گەورەی ئەحمەدی خانیدا هەیە. دەم باش گەلی گۆهدار و تەماشەوانێن هێژە جارێکە دن لەگەڵ خانینە فەرموو ئەمە ئیرۆ بەردەوامیە خەلەکە چووی بکن ئەحمەدی خانی بەحسا پیشەکاریە خوا دەکرد بوو کیمیاگەر دەمێکێ بوو جەوهەرچی سەختە و نەسەختەژ هەفتوو ڤەدقەتاندن و ناس دەکرد تالیەژی دبێژە ئەس بوومە سەفار ئەو هەنەکان مەدگۆ قازانچی ئەوێ فراغێن سفر سپی دەکرد بە دەرمان بە سپیدا جێبوو بچ بوو نزانم تۆزەکە سپی لێ دەکەن دەرمان دەکردن دەبێ ئەس بوومە ئەو کەس ومە دوعا کرد کو ئەس سەرکەوم دعوەت گەریە بصدق ئیجابەت یعنی ئەو دوعایا من قبول بوو ئیجابەت بوو قبول بوو دعوەتا مە بوو واسطەئێ قەضای حاجەت ئەو دوعاە کومەکری بوو ڕێیەک ژمەرە داخوازەمە وەرە قبولکردن ئەف پۆلی ئەگەر چ بێ بەهانە ئیجا بەحسا شعرا خۆتکە بەحسا هەلبەستا خۆتکە بەحسا دیوانە خۆتکە و بەحسا دەستانە خۆیان مەموزینێتکە و بەحسا هونەرێ بگشتی دکە دەبێ ئەگەر قیمەتێوان نەزێ دەبێژی پول بوون دراون بێ قیمەت بن نەزیڤ و زێر بن ئەف پۆلی ئەگەر چ بێ بەهانە یەکڕوونە و ساف و بێ بەهانە
اف پول اف نرخ وەک مەوە ئەدەبیاتەوی ئەگەر چ بێ بەهانە بەها یعنی نەخۆشک شەوق نادن ڕۆنی نادن نەپاقژن بەها گوتنەکە عەرەبیە بەها معروفە بەها الدین برقاندن سپەهیبوون پاقژی ئەگەر ئەف پولێ من ئەف دراوێ من نەوسا بنژی لێ یەک ڕوونە صافینە پاقژن غەش تێدە نینە و هێژانە ونووسا لێ مەنێرن کۆ بێقیمەتن بێ حیلە و خوردە و تەمامن حیلە تێدە نینە صافینە ینی تەمامن مەقبولێ معاملە عوامن وەکو دراون خەلک پێ کرین و فرۆتنێتکن ینی خەلک ژێ حەز دکن دەستانەکە ژناوە خەلکێ هاتیە مەموزینە ژڕحێ جڤاکێ هاتیە بەشێک ژڕحێ جڤاکەیە مەقبولێ وانە یعنی جەموان مەقبولە عوامێ کوردان قبول دکن وی تشتی کورمانجیە صرفە بێگومانە ئەو ژی vê dibêje bi kêmanî kurmancî bi zimanê Kurdî ye sirf e safî bi zimanê Kurdî ye bêguma guman têde nîne ku ev berhema min Kurdî ye kurmancî ye sirf e bêguman e zêr nîne ne zêr e zêr nîne bibên spî dimane yani zêr nîne ku şubheta xeşê têde bikin bê wala eva zêr e yan ne zêr e ne zêr e tiştê ez pêşkêş dikim ne zêr e ji bo wê jî şeka ku tiştekî sexte be têde nîne tiştekî rast min pêşkêşî wekiriye ji ber ku ne bi zimanekî dine yanî ne zêr e sifrê me ê sûret aşikare sifrê me ev yanî ew memûzîna min sûretê wê aşkere ye xetma li ser ew çîka li ser aşkere ye diyar e sifrê me ê sûre aşikare zîv nîne bibên ku kem îyare ne zîv e jî mis e nuhas e pereyekî em bêjin gelêrî ye xetma sultanekî li ser nîne ne zîv e ku bibêjin îyara wî kêm e yan zêde ye şubheta lê bikin gumanan jê bikin na memûzîna min newsa ye binêre ev tiştekî zîrekiyeke ecêb Ehmedê Xanî ji me re gotiye neqdê me mebêje kêm buha ye nebêje ku ev pûl û diravê min bê buha ye hindik e nirxê wî erzan e bê sikkeê şah e şehrewa ye ne ku erzan e lê xetma şahekî li ser tune ne ê dewleteke ye ne berhema dewleteke ye Ehmedê Xanî dibêje memûzîna min ne bi berhema dewleteke ye şehrewa ye şehrewa diravekî bênirx bû lê li her derê dimeşiye te bibira kur dihate meşandin kesî nedgot ev sexte ye yan na memûzîna min jî memûzîneke destaneke gelêrî ye destaneke vî gelî ye lê mixabin xetma dewleteke li ser tune ne berhema dewleteke ye ku gelekî guhdana wê yanî xwedî lê derketin pir be neqdê me mebêje kêm buha ye bê sikkeê şah e şehrewa ye gerdê bibûwa bi zerbî menqûş zerb derb çi ye derba derbxane hebûn li ciyê ku pere çê dikirin pûl çê dikirin muhra dewletê tohraya sultan li ser dixistin navê wî şiarek li ser datanîn simbolek li ser datanîn ku te bizanibûye ev pere duristin û ê filan dewletê ne ê filan hakimî ne neqdê me dibêje çi gerdê bibûwa bi derbê menqûş ev dîwana min ev memûzîna min ku xwedî lê derketina hakimekî jê re peyda bûba hakimekî Kurdan xwedî lê derketiba mîna ku çawa pere xitim dibin nedima wehe bêrewac û mexşûş bêrewac nedima memûzîna xwe min nivîsiye kes lê nanire kes naxwîne berhemê min dîwana min şeirê min kes guh nadê çima piştgîrekî min nîne hakimekî guh destê xwe li pişta min bide nîne mehbûbe bi kes ne namêzade ciwaneke kiçeke xweşik e kesî ew nîşan nekiriye hîn nebûye destgirtiya kesekî lewbextî siyah û namurad e ji ber ku şensê wê reş e şensê wê xirab e nagihe murada xwe qirtasiyeya me bê penahan qirtasiyeya me edebiyata me berhemên me pûl û diravên me
بضرب قبول پادشاهان تبي جو پادشاهان قبولك ختمة خلصر دانانية معمولة لبا قالك عليمان مقبولة لبا قالك حكيمان دبيجا كسين زانا وبكارتينن شخوره جي حزدكن دزانن چيه اي زانا دزانن چيه و اي حكيم اي جو شارزابن او جي قبول دكن في برهمامن في برهمام قبول دكن لي مخابن احمدي خاني چت بيجا لي حاكم وقت معرفتناك مسموع نكر بسمع ادراك حاكم زمان ما اوكو او جي زانايا جوه نداي مسموع نكر جوه لي نكر بسمع ادراك بجوه كي كو تيبق هيجا البرهما من نبي لدنجي من جهداري نكر حاكم وقت قليو غازنا جا حاكم خودك بيشتغيري نداي ميركو بناف ميرزايا محظى نظرا وكيميايا اف ميركو نافي وي ميرزايا جهدانا وي خودي لدركتنا وكو كيميايا تشتاد جوهره دكارا مس نحاس يعني صفر بكزير دكارا هسن بكزيف دكارا معدنكي فجوهرين وكو اكسيريا تينا دكا معدنكي دن محضى نظرا وكيميايا قلبي دزغل دكت بلوري تشتكي قلبه تشتكي مغشوش به سختبه دكا وك بلوري يعني دكا تشتكي باقجي صافي خوشك بولي دغل دكت فلوري درافين ندرست دكا وك فلوريان فلوري درافكي كفنيز جزير بو جا اوروبا دهات بيتر جا فينيسيا جا باجار بندقيه لايطاليا او باريوان قالكي مشهور بون لولات عثمانيان لولات دن زيركي لهر دري دهات مشاندن يعني اگر افمير جهدا باما يعني بجهدان خو دكاره بري سخته بكا وك فلوريان بقيمته هيجا صدباري هبن فلوسي احمر تقص بولي نحاس هبن فلوسي احمر برين صورن درافين صور يعني نحاسه در حالي دكت بيك نظر زر يكسر وان بولان دكاره بكا زير جبركو حاكمه دكاره هر تشتي بكا لي نكر وناك امي بزانبن چماوي حاكمي گهنا دا احمدي خاني وانجاماوي چبو دخلكا بيدج بركو دما من هانما حتى خلكا دن بمينن بخير وخوشيده هنرمندان لبياني 24 هەمیشە دەردەکەون یاخود بڵێن دەرگایەکی واڵایە بۆ هەموو هونەرمەندان لە هەر چوار پارچەی کوردستان بۆیە بابەتەکانمان بەیانیان بابەتی هونەری و میوزیکی و ئەو بابەتانان کە ئەمانەوەی وزەیەکی باش بە ئێوە بدەین. باس لە هونەرمەندێک دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان دەبێت ڕەسوول حوسێن پور ناسراوە بە دەلال یەکێکە لە هونەرمەندانەی هەڵکەوتوو کە لە ناوچەی میراوەی بۆکانی ڕۆژهەڵاتی کوردستان هاتووە و ڕەسوول حوسێن پور هەر لە منداڵیەوە خولیای هونەری گۆرانی گوتن و ئەدەب و شعر نووسینی هەبووە و بە شێوازەکانی غەزەل مەسنەوی و چواربەیت و دووبەیت و تاکبەیت زیاتر لە 100 شعری نووسیوە. هونەرمەند ماوەی زیاتر لە 25 ساڵە خەریکی کاری هونەریە و دیارترین بەرهەمە هونەریەکانی گۆرانی سەمای مەرگ، پرسە، چارە، مەیە و چەندین ئاوازیشی داناوە. ميل كاتي درد داري وبيخوي تسكين بو كعب بميدي علاجي زامي قلبي برلسو ميل كاتي درد داري وبيخوي
بخوي تسكين بوم كعب بميدي علاجي زامي قلبي برنصوم زامي قلبي برنصوم تۆری پرۆگرامەکەمان تایبەتە بێ بە ئەزمموی هوەری شعر و خوێندنەوە و گۆرانی بێژ ڕسوول حسێن پور کە ناسراوە بە دەلال و ئەمڕۆ میوانی ئێمەیە بەڕێز ڕسوولم کاتت باش باش بەخێر هاتی لە ڕۆژهڵاتی کوردستانەوە بەخێر بێ خۆشحاڵینم بەیانی لەگەڵمانی کێشاوە دەست خۆش بێت هەر لە مناڵیمەوە کە خولەی شێعر و ئەدەبیات بووم بەڵێ بەڵام ئێستا خۆشحاڵم کە ئەم هەلا بۆ من ڕەخساوە هاتوومەتە خزمە دێوێ زۆر زۆر بەخێر بێ کاک ڕسوول لەوە دەست پێ بکەین دەستپێکی کاری هوەری یەکەم بەرهەمە چی بوو کەی دەستت پێ کرد ئەگەر بۆمان باس بکەیت من بخۆم لە ساڵی 1373 هەتاوی کە خولیای ئەدەبیات بوو هەم دەستم بە شێعر کردووە هەم دەستم بە ئاواز کردووە یەکەم ئاوازیشم کە لە خزمەتاندایە بە نێوی سەمای مەرگ سەمای مەرگ بەڵێ سەمای مەرگکە لە ڕۆژهەڵات کە زۆر دەکەونە بەر بێرەزیوشتە منیش ویستم ئەم ئاوازە پێشکەش بەوام بکەم تێکستەکەی جەنابتە هەری خۆتە ئاوازەکە ئی خۆمە شارەکە شعرەکە ئی برادێکی خۆمە بە نێوی پشکۆ یاسینی بەڵێ بە نێوی پشکۆ یاسینی سۆمی کاریشم بە نێوی چارە شعری ئامۆزایەکمە بە نێوی موحسین حسێن پور جا ئینشاءڵڵا ئەم بەرهەمەی کە ئێستاش بە نێوی مەی بڵاو دەبێتەوە ئەمەش هەر شعری برادێکی خۆمە خەڵکی ناوچەی سەردەشتە کە من شعرەکەم زۆر پێخۆش بوو کردمە ئاواز و کە ئێستا لە خزمەت دێوەدا زۆر باشە ڕسوول هوەر لە ڕۆژهەڵات چۆنە لە چ ئاستێکدا ئێوە چۆن نەتوانن کارە هوەریەکانتان پەرە پێ بدەن لە ڕۆژهەڵات من هەر کەسە بیر و بۆچۆنێکی هەیە هەر کەسە بیر و ڕایەکی هەیە من لە نەزەر خۆمەوە دەڵم لە نەزەر خۆمەوە کارەکانی خۆم کە دەخەمە بەرچاوی و نەزەری خۆم زۆر تێیدا پێشکەوتوو دەبینم بەڵام بەستگی هەیە بەم هونەرمەندە کە چۆناوچۆن لەم شێوازەی کە لە ناو مێشکیدایەت چۆناوچۆن کەڵکی لێ وەردەگرێت ئیسفادەی لێ دەکات بەڵام من کە شێعرێک دەبینم کە خۆشم دەبێت بەڕاستی حەزی لێ دەکەم کە بیکەمە گۆرانی زۆر زەحمەتی دەگەڵ دەکێشم زۆر فکری لێ دەکەمەوە کە چۆناوچۆن دایبڕێژم بۆ دوا ڕۆژ کە بۆ خۆم نەمام کەسێک وەک جەنابتان یا کەسێکی دیکە لە ناوچەکانی دیکە تەوەجویان پێکرد و جویاندایە خولاسە ڕەخنەم لێ نەژیرە گۆرانەکە بە زیندوی بمێنێ دەبێت شتێکی جوان بێ بۆ نمونە وەکو مامۆستا حەسەن زیرەک وەکو مامۆستا ماملێ وەکو مامۆستا عەلی مەردان وەکو مامۆستا تایر تۆفیق وەکو ئەم مامۆستا تایری خەلیلی کە ئێستا لە ژیاندا نەماوە ئەم هونەرمەندانە وەکو مامۆستا ناسیر ڕەزازی کە من پێشەکی لە مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا ناسرەوە هەندران بەرەو کاری ئەدەبی زۆر باشە دەکرێت وەکو دەستپێکە گوێمان لە بەرهەمێکت بێ بە شێوەی ڕاستەوخۆ لە خزمەتودام لە خزمەتودام بزانە ئەو بەرهەمێکامە بە خۆت پێت خۆشە دەتوانی پێشکەشمانی بکەیت دیکەم پێ بەڵام لە ڕووی لاپەڕۆ دەتوانم فەرمایە چۆن خۆت ئاسوودەی بەو شێوازە ئەبەتە شەی دیکەم ئامادەیە بە نێوی چارە نووس دەتوانم لەوانش کەڵک وەرنەگرم هیچ کێشەمان نییە کامە بە خۆت پێی ئاسوودەی دواتر کەڵک لەوانەوە وەردەگرین باش ئێستا بەڵێ چارە نووس نووسین لە باختم هەردە بێ ئاوارە بێم کەی ژیانە و ژینی ناوە تووشی ئەو ئازارە بێم چارە نووس نووسین لە باختم هەردە بێ ئاوارە بێم
کەی ژیانە و ژینی ناوە تووشی ئەو ئازارە بێم تووشی ئەو ئازارە بێم لەم هەرێمە ساڵەهایە چاوەڕێی خۆشی دەکەم هەر سێ کاڵامە هەتاوکەی قورگی ئەم هاوارە بێم قورگی ئەم هاوارە بێم خۆش دەستەکانت خۆش مامۆستا نەکێشی ئەو مایکە لێرە تاوکو کارمان ئێمە لە پێشێکەکەدا ئاماژەیەکمان بۆ کرد کە بەڕێستان دەستی شعر نووسینیشتان هەیە لەگەڵ شعر نووسینە چۆنە چیەکەی شارێکیشمان پێشکەش بکە بە چاوان گەر ئیجازە مەجبورم بەڵێ بەڵێ ئەوانە هەر دەبێت ئیسفادەی لێ بکەیت کەش و هەوای ڕۆژهەڵات چۆن بوو کەش و هەوا وەک ئێستا ئێرە بوو کەشەوایەکی باشە لە کێوە هاتنە باشوور وەڵا من بۆ خۆم لە مێژە لە ساڵی 2010 هاتوومەتە باشوور باشە ئەلبەتە بۆ ئیش و کار هاتووم بۆ سەردان هاتووم من ئێرەم زۆر پێخۆشە ئەلبەتە زۆربەی سەرکەوتنەکانم لێ ڕادەزانم کە هاتوومەتە ئێرە وەکو مامۆستا هێمن و مامۆستا هەژار پێشکەوتنەکانم لێ ڕادەستی پێکردەوە دنیای شعریم زیاتر بەرفراوانتر بووە ئاواڵەتر بووە گرینگە ئێمە هەر پارچەیەکی کوردستان بە ماڵ و بە شوێنی خۆمان بزانین بۆ نمونە شعرێکم هەیە بە نێوی بۆنی سوتاو هەر بیدەدەست من ئوستاز بشبەخشە ئەوە تۆزێک لوو لەم کردوون بە ئەگەر بیدۆزمەوە جاڵن شاعر یان هونەرمەند بەرهەمەکانی زۆر خۆشە توش بووە ئاوا بەو شێوەیە هەڵت گرتووە وڵات دایان پارێزم بە قەولی مامۆستاهێ من لە باسێکە لیان پرسی ئایا تۆ شعرەکانت خۆش دەوێ کوتی لە وەڵامدا مامۆستاهێ من بزانە باوکێک دایکێک چەندەی مناڵەکەی خۆش دەوێ ڕێزی بۆ دادنێ ئەم شاعیرەش وایە لە بەرابەر ئەم پارچە بەرهەمەدا ئەوەندە خولیای ئەم بابەتەیە کە دەینووسێ جا هەر کەسە مەسەن ئیوا غەزەل دەنووسێ ئیوا مەسەلەن شعری سپی دەنووسێ ئیوا مەسەن شعری نەو دەنووسێ هەڵبەتە بابەتەکان زۆر لە چ بوارێکدا شعرە نووسیانی لە من زیاتر خولیای شعری غەزەلم غەزەل شعرەکانیشم زیاتر لە غەزەلەوە دەست پێکردم بە نێوی بۆنی سوتاو دوێ شەوێ هەورە بریسکە دای لە قەدارێکەوە گڕپەژین بوو بەژنیدارێ چاو لە ڕووبارێکەوە باو بۆران هات بە گرژی دایڕمان لووتکەی چیا تۆزی خاک و خۆڵەمێش دەیدا لە ڕوخسارێکەوە کەس نەبوو یاسایە دەرکا یا لە حاڵی تێبگا بۆنی سوتاوی هەناسە دێ لە هەر شارێکەوە هەرچی قاقایە نەوێنێ چونکە تاوانە مرۆڤ خۆ دەبێ هاواری کبکە سووکە بڕیارێکەوە هەرچی قاقایە نەمێنێ چونکە تاوانە مرۆڤ خۆ دەبێ هاواری کبکە سووکە بڕیارێکەوە کەوتمە ناو خەتی پەراوێز ئاشقێکی ئۆگرم دەور پشتیان لێتەنی مەستن بە ئەفکارێکەوە مافی چی یاسا چییە دەنگی دەهۆڵە بێسنوور عاشقان بۆ ڕووی هەتاو دەمرن بە ئازارێکەوە ڕای وەشێنە بێترس یاسای درۆ باداکەوێ ڕای وەشێنە بێترس یاسای درۆ باداکەوێ بێتە بەر یاسای ئەوین بڕیار بەدەست یارێکەوە دەستەمۆ نابێ پەپولە باوەڕی وایە دەلال دەستەمۆ نابێ پەپولە باوەڕی وایە دەلال بۆنی سەربەستی چ خۆشە دێ لە گوڵزارێکەوە دێ لە گوڵزارێکەوە زۆر سپاس دەست و پەنجەت هەر خۆش بێ خواهش دەکەم مەمنونتانم
ئەم شێرە لە ئەو ساڵی کە ڕژیمی سەدام تێکچوو کە ئەمریکا هاتێرەوە ساڵی 2023 بەڵێ ئەو خەت ئەم پارچە شێرم تایبەتی بۆ ئێرە نووسی باش چاوت خۆش بە بینیمان لە شعرەکەش ئاماژت پێدا ناوی دەلال ئەم ناسناوت لە چی هەڵبژاردووە چۆن بوو ئەمە دەست نیشان کرد ئەم نازناوە بۆ خۆم زۆر لە کەلیماتە کوردەکان ئیسفادە دەکەم بەڵێ چەند نێوێکم هەڵبژاردە بوو بەڵام ئەوانم پێخۆش نەبوو ئاماژەشان پێ ناکەم تەنانە دەیدی کەوت مەسەر ئەم بڕیارەی خۆم کە ئەم دەلالە هەڵبژێرم هەم کەلیمەیەکی خۆمان پێی دەڵێن شکاکی خۆمان لە ڕۆژهەڵات پێی دەڵێن شکاک ئەم کەلیمەیم زۆر پێجوان بوو معناکەشی زۆر جوانە دەمێکە ئەو ناسناوت هەڵبژاردووە بۆ خۆت نەوەڵڵا شاید 15 ساڵێک بێت ئێسانیە توین پێت بڵێن دەلال بەڵێ لە خزمەتیدا کەواتە دەلال پێمان بڵێ لە ڕۆژهەڵات بینەرەکان چۆنن بۆ بەرنامەکانی ئێمە ئێوە بینەری پرۆگرامەکانی بەیانی 24 یاخود هەر بەگشتی لە تەلەڤیزیۆنی کوردستان 24 بینەرن لەوێ بەڵێ بەشی ڕۆژهەڵات لە بابەت ئەدەبیات و گۆرانی و ئەوانە زۆر دەست پێشخەرن ینی ئەگەر بەرنمەیەکی ئاوا ببێت ئەنی ئەگەر ئیشوکاریشان هەبێت حتمما جێ دێڵن دەچن جۆ دەدەن ئەم بەرنمەیە چاوی لەکەن کە بزانن چ بەرهەمێک لەو شتەدا هەیە چ مەسەلەن شاید شێوازێکی تازە و نوێی تێدا بێ کە پیا بتوانێت کەسێکی ئەدەبدۆست یا کەسێکی هونەرمەند یا کەسێکی شاعیر ئیسپادەی لێ بکات و کەڵکی لێ وەربگرێ باشە کاک دەلال چەند کلیپت کردووە تاوەکو ئێستا بۆ گۆرانیەکانت من تا ئێستا 2 کلیپم هەیە بەڵێ یکان بە نێوی سەمای مەرگ کە ئاماژەم پێکرد دومیشان بە نێوی مەی کە ئێستا ئەوەی بینیمان مەی بوو وایە بەڵێ سەمای مەرگیش کلیپێکی زۆر ناوازەیە زۆر جوانە جا نازانم جەنابتان دیتەنیان باش باشە پێمان خۆشە گوێمان لە دەنگت بێ گوێمان لە گۆرانێکی دیکەی تۆ بێ وەکو بەرهەمێکی خۆت پێشکەشمانی بکەیت باشە بچاوە بشبەخشم تۆزێک پێویست بە تێکستەکەیە دیارە بەرهەمەکانی خۆت لەبەر ناکەی زۆر وەڵاهی چۆن سەرقاڵی ئیش و کارم بەڵێ بەڵێ تۆزێک نووسمەوە بۆم جێبەجێ ناڕاستەوایە بەڵێ بشبەخشن تۆزێک بە شێوایی هاتوون ئاساییە بەخێر بێ بشبەخشن گۆرانێکی دیکەتان پێشکەشکەم باش بە چاوان دوێنێ هاتی بۆ باشوور وایە بەڵێ دوێنێ وارێ لەگەڵ خۆم و براکەم هاتین بەرە و باشووری خۆش زۆر بەخێر هاتن بەخێر هاتن بۆ نیگار کێشی نیگا کە دمانی جێی متمانەیە بولبولی خۆشخانی عاشقم پێ مەڵێ دێوانەیە بۆ نیگار کێشی نیگا کە مانی جێی متمانەیە بولبولی خۆشخانی عاشقم پێ مەڵێ دێوانەیە پێ مەڵێ دێوانەیە عاشقی تۆم بێوەفانی مەوپەڕی ئاواتمی بەئی هەناسەی خۆشەویستی هەر وەکو پەریوانەیە وا بزە و ئەشقر دەمێ کاتێک کەڵاوی دڵ بووە قورسە پارسەنگی هەناسە پێی وتم لەو دوانەیە پێی وتم لەو دوانەیە خۆش بێت زۆر سپاس هەم ئاوازەکە هەونراوەکە شەری خۆتە لەکەیوە نووسیتە هۆندراوەیە وەڵا کاتەکەیم ئێستا ئەنی چەند ساڵێک لەمەوبەرە تقریبەن 10 ساڵێک 10 ساڵێک سەرکەوتووی زۆر زۆر خۆشحاڵین بەرهەمی داهاتووت بە نیازی چی بەرهەمی داهاتووم ئەگەر خوددا تەمەن بدا بۆ دایکم دەبێت بەنیازم ئینشاڵڵا تا دایکم ماوە
بتوانم کلیپێکی بۆ بکەم بەرهەمێکی جوان دەبێت دڵنیام بەئومێدی خوددا ئەلبەتە شعرەکە خواهش دەکەم شعرەکە ئیمامۆستا ئەمین گردگلانیە بە نێوی دایک پێشم خۆش نییە کە لێرە بیڵم چون ئەو دەم دوای دڵ ئاولم لە فڵان شوێن بۆ بینەرانیانی وتە شتێکی سوپرایز ڕاستە باشە بەرهەمەکانت لەکوێ تۆمارەکەیت چۆن کارت بۆ ئەوکەن ئەو ستافەی لەگەڵ تۆیان کارەکان لە چه ئاستێکی هوەریدا کار بۆ تۆکەن لە بۆکاندا هوەرمەند و ئوستادمان زۆرە من زیاتر لەگەڵ ئامۆزای خۆم کە زۆر ارتباطمان هەیە بە نێوی محسین حسێنپور دووەمیان زانیار شوکرە بەخۆی ستودیۆی هەیە هەم ژەنیاری موسیقیشە دوایەوەش عەبدوڵڵای خودایی عەبدوڵڵای خودایش یەکێکە لە ئوستادە گەورەکانی بۆکان زۆر نێودێرە ئینسانێکی زۆر هونەردۆست زۆر هونەرمەند زۆر پشتیوانی لە هونەرمەندەکان دەکات باشە لە ڕۆژهەڵات بەگشتی لە شارەکانی ڕۆژهەڵات تەنیا بۆکان ناڵێم شوێنێکی تایبەتەیە بۆ خوێندنی موزیک و گۆرانی و هەموو ئەمانە کە چەند کەسێک هەیە بەهرەمەندە دەوێت دەنگی خۆی تێدا پەرە پێ بدا توانە مۆسیقیەکانی زیاتر گەرنجی پێ بدا هەیە شوێنێک بەڵێ پێشەکەی لە هەر لە بۆکاندا هەیە چەند جێگایەکەیە لە مەهابات هەیە بەڵام لە شارەکانی دیکە کەمتر بەرچاو دەکەوێت کەمتر بەرچاو دەکەوێت دایدی هۆکارەکەشی نازانم چییە چۆن بۆ خۆم هامشۆی شارەکانی دیکەم نەکردووە دۆست و برادرم هەیە بەڵام تا ئەوڕادەیە وە شوێن ئەوە نەکەوتم بزانم هۆکاری چییە لەبەر ئەوە شارەزایم لێ شعری هیچ شاعرێکی کوردت کردو بە گۆرانی یاننا بەڵێ شعری محەممەدی حسێنپور کەی مامە کوردانی بە بنەماڵە ئێوە ئەدەب دۆست و مامم شاعرێکی یەکجار گەورەیە شعرەکانی زۆر بەهێز و بەخوەتن زۆریش خۆشن لە هەموو بوارەکاندا شعری نووسیوە ڕێزێکی تایبەتیم بۆی هەیە بۆ مامۆستا ئەمین گردگلانی ڕەسوڵ شوانە کاخالێدی ئەنایەتی شاعیرەکانی دیکەش گرنگ ئەوەیە ینی دەزانن ئەگەر ناویشانێنی تۆ ئەوە لە خەیاڵت لەو کاتە باشە ئەتوانین گۆرانێکی حەسەن زیرەکمان بۆ خەڵکی بۆکانی وایە خەڵکی شاری حەسەن زیرەکی بەڵێ لە خزمەتدا ئەرە یا سوڵتان هاوارەی وەی مەڵێ بابارزەوە ئەرە یا سوڵتان هاوارەی وەی مەڵێ بابارزەوە ڕابی بەدی کارمایان بمرێ جوانێ بادەم داردەوە ڕابی بەدی کارمایان بمرێ جوانێ بادەم داردەوە هەرێ وایە هەر وایە خاڵێ لەسەر گۆنایە هەرێ وایە هەر وایە خاڵێ لەسەر گۆنایە یارم داچێتایە سەیران ئاگالەی بێ خۆدایە یارم دەستە غایاریبی بیپارێزە خۆدایە خۆش بەرهەمەکانی ئەو هونەرمەندە گەورانە هەموو کات هەر بە چێش دەمێننەوە کاک دەلال بەنیازنی بەرهەمی هونەرمەندێکی گەورەی وەکو حەسەن زیرەک یان محەممەدی ماملێ ئەوانە لە داهاتوو بیڵێەوە نوێی بکەوە گۆرانیەکە وەڵا بۆ خۆم بەنیازم ئەلبەتە سەرجەم گۆرانەکانی مامۆستا حەسەن زیرەک لام زۆر شیرینن زۆر خۆشن ڕێزێکی تایبەتیمەیە بەنیازم ئیشاڵڵا ئەلبەتە لە فرسەتێکی باشدا کە بۆم بگونجێ بەنیازم ئیشاڵڵا چوومە باغی نازەنینێ بیڵێمەوە شێوازێکی تازەم پێداوە ئیشاڵڵا ئەگەر مەجال بێ و تەمەنمان هەبێ ئیشاڵڵا ئینشاءڵڵا تەمەن درێژ دەبێ تۆماریەکەم ئینشاءڵڵا باشە پێمان خۆشە گوێمان لە شعرێکی دیکەت بێ باشە بچاوان لە خزمەتودام هەر ئەو مایکە بە من دۆ تاوەکو شعرەکە دەدۆزیەوە
ئێمە لە خزمەتی مامۆستا دەلال. خواهش دەکەم. لەوانەیە یان لەوانەیە؟ وەڵاهی زۆرم هێناوە چون فەرمیان شێعرەکان زۆر بێنن. ئەوە بزانم تازە ئەمەت خوێندەوە؟ بەڵێ ئەوەم خوێندەوە. زۆر بە ئاسوودەی ئەم با کاتەکەشمان زۆر نەچێ و وەڵا کاتەکە ڕاست ئەوەشان بەڵێ بە نیوی ڕێژنەباران فەرموو مایکەکە بۆ جەنابەت دەست خۆش بێت. ڕێژنەباران وەک هەتاوە عەشقی تۆ هاتۆتە ناخی گیانەوە، زەردەجا بەندی ژیانم بەو نیگاهەت ژیانەوە، باخی سینەی تۆ مەکۆی ئاواتی سەد لاوی دوڕە، لاوی سەردەم عاشقن بۆ ڕووی ئەوین دەخولانەوە، هەز بە دڵخۆشی دەکەم کاتێ لە مێحرابی نیگات، دەسمەنێ و ڕوحانەتی مەستی نیگاهی جوانەوە، گوڵپەڕەنگی گوارەکانت سەد دڵی ئاوێز بووە، گوڵپەڕەنگی گوارەکانت سەد دڵی ئاوێز بووە، بۆی کراسی ئەنبەرینت عەشقی بیردێنانەوە، ئاسەواری مێژووە بێستون و پەرتووکی ژیان، سروەبای هەستی هەناسەت سەد پەڕی هەڵدانەوە، گەردەلوولی بێوەفایی خۆری ژینی گرتووە، گەردەلوولی بێوەفایی خۆری ژینی گرتووە، ڕێژنەبارانی خەفەت دەڕژێ بە لێو یارانەوە، خۆ وەکو جاران خەیاڵت دای بەسەر ماسێبەری، خۆ وەکو جاران خەیاڵت دای بەسەر ماسێبەری، سەروی ئاواتی چەمەندم گوڵ بەزەی بەنیانەوە، چاوەکانت وێنەکێشی جێژ و بێخەو کردووە، چاوەکانت وێنەکێشی جێژ و بێخەو کردووە، لێوەکانی شت دەلالی خستە هۆی پارانەوە. زۆر لە شارەکان پێم وایە ئاماژە بە ناوی خۆ دەدەی وایە؟ هەر لە کۆنەوە شاعیرەکان زۆر شاعری کلاسیکەکان زۆریان لەم نێوە کەڵک بژیرێ، چون ئەگەر فەرزەن ئەم شارەی من ئەگەر ناوی منیتیانە بێ کەسێک وەک جەنابەت یا بۆ ناسینەوەشیانی کەس نازانەکە ئەم شارە ئیشەیە شێ و شارەی داڕشتووە. جا بەرز دەلال ئامادەکاری بەرنامەکە زوو پێم مەڵێ کە زۆر هەمویان سەرسامن بە دەنگت پێیان خۆشە زیاتر گویان لە دەنگت بێ بە تایبەت ئەگەر گۆرانێکی حەسەن زیرەکیان بۆ بڵێتەوە بە تایبەت ئامادەکاری پرۆگرام زۆر حەزەکات گوێی لە دەنگت بێ بە چاوان حەزیان لەچ گۆرانێک بێت گۆرانی حەسەن زیرەک بێ گۆرانێکی حەسەن زیرەک حەز دەکەن دیارە زیرەک بە چاوان گۆرانی بڵام خوددا نایە تۆ بیرە؟ حەسەن زیرەک هەزار و شتێک گۆرانی هەیە گۆرانەکانی زۆر و ئێستا کەمان بڵم گۆرانێکم زۆر پێخۆش بوو خوددا بۆ نایەتەوە بیرم چ گۆرانێکی بۆ شارەکان وتووە بە ئەوانت پێ بڵێن بێفایدێ بە ساڵا وڵە وەیلانێ ساڵاودایە وەیلانێ ساڵاودایە بورێجێدی یارە بورێجێدی یارە من باقایە دە برێجایە وەی باقایە دە برێجایە خەمێلاڵێم بایارە هەناسەمێ سوایارە ئەیوارایە باوانێم تۆی بینایە چاوانێم بۆ چمێدا کۆیۆژی پێتێ چاوایانم بۆ چمێدا کۆیۆژی منێ بێتاوایانم دەنگ خۆش زۆر سپاس دەنگت خۆش بێ بە هەموو ئەو کەسانی کە ئێستا جویان لە دەنگی منە ڕێزێکی تایبەتیم بۆ زۆر زۆر سپاس بۆ تۆ کاکە دەلال خۆشحاڵ بووین ئەم بەیانی لەگەڵمان بووی بەرنامەکەت ڕازاندەوە کەشێکی هونەری و ئەدەبی جوانت بۆ ئێمە خوڵقاند
زۆر سپاس بۆ تۆ خۆشحاڵ بین دووبارە بەخێر دەستێوەش هەر خۆش بێ و بۆ بەرنامە جوانێک کە بۆ ئێمەتان فەرهام کردو و دەستێوەش خۆش بێ و ئینشەڵڵا سەرکەوتوو بن. زۆر سپاس لەگەڵ ئێوە. بابەیەکەوە بینەری کەشوهەوای شارەکانی کوردستانی گەورە بین. ئەمانە برگە و بابەتەکانی ئەمڕۆی بەیانی 24 بوون بابەتە هوەری و ئەدەبیەکان تێدا تەوەری سەرەکی بوون بە هیوام کە ڕۆژێکی باشتان هەبێ کاتێکی خۆشیشتان لەگەڵ بەیانی 24 بەسەر بردبێت. سپاس کە بینەر و بیسەر بوون هەمیشە لە خۆشیان بمێنن.